لە بەردەوامی دەرخستنی گرفتەکانی پەروەردە بە تایبەت ناوەندەکانی خوێندن، بەرنامەی گرفتەکانی پەروەردە سەردانی قوتابخانەی سانای سەر بە بەڕێوەبەرەتی پەروەردەی ڕۆژهەڵاتی سلێمانی لە ناوچەی هوانە کرد. قوتابخانەی سانای بنەڕەتی ڕاستەوخۆ بە هاوکاری بەڕێز مامجەلال لە ساڵی 2005 دروست کراوە، بەڵام لە ئێستادا بەهۆی زۆری ژمارەی قوتابی و دروستکردنی خانووی بەلێشاو لە هوانە کە باوتەی بەڕێوەبەری قوتابخانەکە ئەگەڕێتەوە بۆ هەرزانی زەوی، ئەم قوتابخانەیە دەناڵێنێت لەو ڕێژە زۆرەی قوتابی کە دەگاتە سەر و هەزار قوتابی بە سێ دەوام. قوتابخانەی سانا تەنها قوتابخانەی بنەڕەتیە لە هوانە. باوتەی مامۆستاکان بەهۆی زۆری قوتابیەکان و وتنەوەی وانەی زۆر لە قوتابخانەکە ڕوبەڕووی گرفت و کێشە بوونەتەوە، داوا لە بەرپرسانی پەروەردە دەکەن هەرچی زووە بێن بە هانایانەوە. ئەم قوتابخانەیەمان لە ساڵی 2005 دامەزراوە لەسەر ئەرکی بەڕێز هەڤاڵ مامجەلال. ئەویش دوای ئەوەی کە ئەم دێیە تقریباً 30 ماڵێک ئەبوو، قوتابخانەمان نەبوو، خەڵکی ئەم گوندە کە ژماریان 45 قوتابی بوون، ڕێگەیەکی دووریان بەناو قوڕ و باران و بەفرە و ناڕەحەتێکی زۆر ئەبڕی هەتاکو ئەگەیشتە قوتابخانەی سەر جادەکە، چەند کیلۆمەترە لێرەوە دوورە، مناڵی ساوا بوون و زۆر تووشی ناڕەحەتیە بوون. لە ئەنجامی ئەوەی کە کاگە ڕەنجتەناوی ئێمە سوپاسیەکەین جێی دەستخۆشیە کارەکانی، ئەوە بوو بەرنامە و ڕپۆرتاژێکی لەسەر ئەو قوتابیانە کرد کە بەو قوڕە ئەگەنە ئەو قوتابخانە دوورە. لە ڕێی دەرکەوتن و ڕاگەیاندنەکانەوە هەموو لایەنێک بینی، بە تایبەتی هەڤاڵ مامجەلال خۆی بینی، داوای کرد کە سانا ببینێ و ئەو قوتابیانە ببینێ، بزان معاناتی و ناڕەحەتیان چییە. دوای بینین و چاوپێکەوتنی ئەو قوتابیەی ئێمە کە ناوی سانا بوو لەگەڵ هەڤاڵ مامجەلالە، بەڕێزیان وعدی ئەوەیە کە قوتابخانەیە بکرێتەوە لە ناو گوندی هوانە بە ناوی ساناوە بە هەمان کە لەگەڵە نەخۆشخانەیەک. ئێستا ئێمە نەخۆشخانەکە بوو، قوتابخانەکەشمان بە ناوی ساناوەیە. ئەو کاتە ئێمە 45 قوتابیمان هەبوو. ئەم بینایە لە ڕێی کۆمپانیایەکی ئێرانیەوە کە بینای جاهیزە زۆر بە خێرایی بوومان دروست کرا بۆ ئەوەی کە قوتابیان بێبەش نەبن لە خوێندن و تووشی ئەو ناڕەحەتی و هاتوچۆیە نەبن. لە ئێستا لەبەر بەرفراوانبوونی سنووری گوندەکەمان ئەو کاتێکە بۆ باسەکەم ساڵی 2005 کە ئێمە ئیفتتاحی ئەم قوتابخانەیەمان کردوێتەوە لەلایەن دکتۆرە شەونمەوە، ڕێز و احترام هەیە بۆی. ئەو کاتە 45 قوتابیمان هەبوو، ژمارەی ماڵەکانمان 30 ماڵ بوو. ئێستا ژمارەی ماڵەکانمان نەک دانیشتوان، ژمارەی ماڵەکانمان 3500، بەڵام هەمان قوتابخانە 45 قوتابیەکەیە. بە تایبەتی ئەم هاوینە بە لێشاوێکی زۆر ماڵ هاتوۆتە ناو گوندەکەمانەوە، کە ماڵ هاتووە مناڵیان هەیە، لەبەر ئەوە لێشاوێکی مناڵی قوتابیانیش ڕووی کردوتە قوتابخانەکەمان کە قوتابخانەکەمان ئیستیعابەی ناکە، بە سێ دەوام ئەکەین. پۆلەکانمان ژمارەی لە 50 بۆ 70 قوتابیە کە ئەمەش لایاوە لە ستاندەری جیهانی و پرۆسەی پەروەردەیی. من چەند جارێک هەر لە بیدایەتی ساڵەوە لە مانگی هەشتەوە بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆژهەڵات یەکەی سەرپەرشتیاری بەڕێوەبەری گشتی لێم ئاگادار کردووەتەوە کە وتومە خوێندن لەم قوتابخانەی ئێمە کەڵکێکی ئەوتۆی نییە، لەبەرەوە کە هیچ مامۆستایەک نەک مامۆستاکان کە لەم قوتابخانەیە توانای ئەوەی نییە کە مامۆستا بچێتە پۆلێکە و 70 تەلەبەی بێ و مەسەیتەر بێ بەسەر پۆلەکە. کۆی گشتی قوتابیەکان لە 1000 بۆ سەرەوەیە. بە سێ دەوام ئەکەین. ژمارەی مامۆستایانمان 30ەکە دابەش بووە بۆ سێ دەوام و من لەم کەناڵە بەڕێزەی ئێوە پێدان ئەڵێم مامۆستامان زۆر کەمە، لەبەر ئەوەی کە پۆل قەرەباڵغە، مامۆستا کە بەیانیەت هەتاوکو ئەڕواتەوە هیچ ئیستراحەتێکی نییە. تەنها ئەم قوتابخانەیەمە تەنیا قوتابخانەیە بۆ ئەم 3500 ماڵە. داوا لە لایەنە پەیوەندیدارەکانەکەین بە زووترین کات چارەسەرێ بکە، هەم بۆ چارەسەرێکی بەپەلە
بۆ قوتابخانەی سانە هەم بۆ ئایندە قوتابخانەیەکی کە لە ناوچەکەمانە بکرێتەوە هەتاکو ئێستا لە هەوڵین لە ڕێی بەڕێز مامۆستا دڵشاد بەڕێوەبەری گشتی هەوڵێکی زۆری یاوە خۆی هاتووەتە ئێرە وەزعەکەی بە چاوی خۆی بینیوە ئیشەڵا لە ئایندەیەکی نزیکە لە هەوڵین چارەسەرێکی کاتی بۆ بدۆزینەوە وەکو ئەوەی کە خۆشمان توانی بێتمان من وەکو بەڕێوەبەری قوتابخانەکە لە هەوڵا بووم لە ڕێی چەند کەسێکی خێرخوازیەوە توانیومە دوو ژووریکە دروستکەین لە قوتابخانەکە کە ئەویش ئەچێتە سەر پۆلەکان و بەڵام لێرە کە ئێمە پۆل زیاکەین ئەبێ ئێمە خۆمان کێشەی ژوورەکانمان چارەسەر کردووە بە هیمەتی چەند خێرخوازێک دوو ژوورمان کردووە بەڵام پێویستمان بە چواری تریش هەیە چارەسەرەکەی ئەوەیەکەوە چوار ژووریکەمان بۆ دروست کرێ بەڕێز مامۆستا دڵشادیش لە هەر لایەنێک و خێرخوازیەکەوە بێ بەڵێنی پێیاوین لە ئایندەیەکی نزیکە خێرخوازان یێن بە دەنگمانەوە و ئەو چوار ژوورەمان بۆ بکەن بەڵام لێرە کێشەکە لەوایە ئێمە بە هیمەتی خۆمان خێرخوازان ژوور دروستەکەین خۆمان ژوورەکە دروستەکەین ئەبێ هەر خۆشمان مامۆستاشی بۆ دابین بکەین داوا لە پەروەردەکەم داوا لە یەکەی سەرپەرشتیاریەکەم بێت وەزعەکە بە چاوی خۆی ببینێت ینی ناکرێ من کێشەی تەلەبە زۆری مامۆستا وەکو مامۆستایە لێرە هەم ژوورەکەشی بۆ دابین کەم هەم مامۆستاکەی ئەرکەکەش بخەمەوە سەر مامۆستاکانی خۆم لای من یەکەی سەرپەرشتیاری وا ئەڵێ مامۆستا پێویستە 30 حیسە بڵێتەوە ئیجباریە باشە ئەوەی کە 30 حیسە ئەڵێتەوە من ئیجباریەکە لەسەر مامۆستای من ئەی بۆ بینی من و سلێمانی گەڕێکێکین لە یەک بۆ لەوێ 10 حیسە و 5 حیسە ئەڵێتەوە داواکەم ئەگە قانونە با هەموو وەکو یەک قانون بێت بۆ من ئەڵێ ئیجبار مەکە 30 حیسە بڵێمەوە بەڵام هەر ئەو مامۆستایە کە هاوڕێی منە لە سلێمانی 6 حیسە ئەڵێتەوە داواکەم ڕێخستنەوەی بکرێ بۆ میلاکات ئەو مەکتەبانەی کە قەرەباڵغن پێویستیان بە مامۆستایە ڕەچاوی ئەوە بکەن ئەو قوتابخانەی کە تەلەبەی کەمە مامۆستای با کەمتر بێ لەوانە کات پارەی بێت لەوانەیە نەتوانیت ئەو شتانە بکەین کە ئارەزووت لێیانە وەک تەماشاکردنی تەلەڤیزیۆنیا خۆی کتێب خوێندنە من ئەمەوێ لە ڕێم کەناڵی بەڕێستانەوە پەیامێک بگەێنم بە وەزیری پەروەردە و پسپۆڕانی پەروەردە بەڕاستی ئەوەی کە لەم قوتابخانەیە ئەبینرێ کارەساتە نەک خوێندن بە چاوی خۆتان پۆلەکانتان تەسویر کردووە بینیوتانە کە هەر پۆلێک لە 50 بۆ 70 تەلەبە کامە پۆلی یەکە کە بەڕاستی لە پۆلی یەکە خۆتان نەزانم بناغەیە پێویستە بناغەت دروست بکرێ بەڵام ئەبینی سێ تەلەبە دانیشتۆ لە پۆلە وە هیچ شتێک تێناگەن وە توانای جارێ ئەمانە توانای گرتنی قەڵەمەکانیان نییە بەڕاستیە بێ مامۆستا هەوڵیەوە با جارێ فێریکە چۆن قەڵەمەکەی بگرێ بەڵام بەداخەوە تەنانەت فریای ئەوەش ناکەوێت کە پیتێکی فێر بکە بەڕاستی 70 تەلەبە لە پۆلیەکە توانایەوەی نییە مامۆستاکە بتوانێت ئەم تەلەبانە فێریەوە بکە کە پیتێک لەسەر تەختەکە بنووسن چ جایەوەی کە بتوانن فێری خوێندنی کوردی بن بەداخەوە من داوا لە برپرسانەکەم داوا لە پسپۆڕانی پەروەردەیەکەم ئەگەر خۆیان توانای ئەوەیان هەیە بابێن لە پۆلێکی بەم شێوەیە بتوانن تەنها یەکوانە بڵێنەوە زیاتر نا ئێمە داوا لە حکوومەتی هەرێمەکەین مەکتەبێکمان بۆ بکەنەوە لەبەری زۆر قەڵەباڵەخین مامۆستاکان ناتوانین جوان دەست بخوێنین وەڵامانەوەی قوتابخانەیەکمان بۆ بکرێتەوە مامۆستاکانمان کە من دەرزمان بۆ ناخوێندرێت هیوادارین حکوومەت مەکتەبێکمان بۆ بکاتەوانە مامۆستامان کەمە قەرەباڵێکی زۆر هەیە لە پۆلەکە لە دەرسەکان تیا ناگەین هیوادارین لە حکوومەت یاریێمی کوردستان قوتابخانەیەکی نوێمان بۆ بکەنەوە بەڵێ وەڵی وانەکان تاکو بڵێ بە قەرەباڵێکی زۆری تیا بە دەگمە نەگەر شتەکان سێ بگەین قەرەباڵێکی زۆرە لە پۆلە وەڵام مامۆستاکان کاتی دەرس شەرحەکەن تەلەبەکان زۆر کەس زۆر تێناکات ئەمە دەرەجەکان دەرەجەی بابەتەکانتە بزانێکی یەکێک پێ دەڵێت کێشەتان چییە؟ ئێمە ئەبێ کاتێ ئیملاکەین
ئەبێ بچینە سەر عەرزەکە گیانمان هەمووی پیسێ بێ جلەکانمان پیسێ بێ مامۆستامان کەمە مەکتەبەکەمان هەر زۆر ناخۆشە اینجاکە خۆشمان زۆر زۆرین داوای ئەوەکی مەکتەبێکی تازەمان بۆ دانێن هەموومان سێ دائەنیشین زۆر زۆر ناخۆشە جێمان زۆر ناڕەحەتە. بەخێربێن سەرچاو سەبارەت بە قوتابخانەی سانە ئێمە سەردانمان کردووە پێش ئەوەی ئێمە خۆمان بچین لیژنەیەکمان نرد لە سەرپەرشتەرانی کارگەری بۆ چارەسەرکردنی کێشەکەیان ژمارەی قوتابیانیان زۆرە لە ئەو سنوورە ماشەڵڵا منداڵیان زۆرە و قوتابخانەمان لەو سنوورە تەنها ئەو بینایە هەیە قوتابخانەی زمناکۆمان هەیە دوورە لەوێەوە جادەی پەڕینەوەی تێدایە لەبەر ئەوە ئێمە ئەو پێشنیارەشمان بۆ کردن ئێمە لاریمان نییە کە داوامێکیان بشێتە ئەوێ بەڵام وا بزانم ئەو پەڕینەوەیەکە کە سوکاری منداڵان پێیان باش نییە لەبەر ئەوە ئێمە کێشەکەمان بۆ شوێن بە جۆرێک حەلکرد پەیوەندیمان کردووە بە کۆمپانیایەکەوانیە خۆیان ئەوان هاتوون کە کابینە دابینەکەن بۆ ئەو قوتابخانەیە ڕقەمی بەڕێوەبەرەکەمان یاوەتیە و بە پەیوەندیان پێوە کردووە کە لە ماوەیەکی کەمدا ژووریان بۆ دروستەکەن ژووریان بۆ دروست ئەەکەن و ئەو چارەسەری ئەو کێشەی ژمارەی منداڵانیان بۆ دەکەن و ئێمە سەرپشکیشمان کردن لەو کاتەتوان تا ئەوە تەواو بێ ئێوە ئەتوانن ژمارەیەک لەم قوتابیانە بە مامۆستاکانیانەوە پشتنە دەوامی ئەو بینایە کە دەوامی دووەمی چۆڵە بەڵام وا دیارە ئەو پێشنیاریان پێ باش نەبووە سەبارەت بە کەمی میلاک کە میلاکیان کەم نییە مامۆستاکانیان 20 دەرس و 22 دەرسیان هەیە بەڵام لێرە داوانەڵێن ئێمە دەرسمان زۆرە نەخێ مامۆستا ئەبێ 24 بە شەوانەی هەبێ بەڵام ئەگەر لە شوێنێکە مامۆستا زۆر بێت یان لە ناوچەیەکە کە تەرە بەکەم بێ ئێمە ئەوە شتێکی کێیە بەڵام ئەمان ملایک مامۆستا ینی دەرسیان بەقەو بە شەوانەکانی خۆیان هەیە پێمان بکرێ مامۆستایکەشیان بۆ دەنێرین بەڵام کەسیان وانی زیایان لا نییە لەبەرەوە هەڵ لە هەوڵداین لەگەڵ کە چارەسەری کێشەکەیان بۆ بکرێ.